ایرو دو سال دەربازم سەرکۆچکردنا بەرەی سەڤال مام جەلال را من وڵاتی ئەرمێنستانە لە ئێریڤانێ مە بیرەوەریاوی ساخکرەوە هەر دیمت دلێمەدایە مام جەلال کەسێکیەکی هێژا بوو بۆ هەموو ملەتی بۆ تایبەتی بۆ ئێزیدیا و مام جەلال دەورێک هەبوو ینی مێژوو هەبوو قیادیەک بوو بۆ ئێزیدیا پارێزەر بوو بۆ ئێزیدیا مام جەلال لە سلێمانیە یەکەمین قاضی یزیدی دانابوو ئەم ئیرۆ بیرەوەریاوی ساختکەینەوە و خودی جێوی بکەتە بەهشت وغێرکردنا مام جەلال خەسارەتێکە گەلەکە مەزن بوو بۆ عێراقی و کوردستانê و بۆ ئێزیدیا تایبەتی بۆ ئێزیدیا چەنگ و مەحامیە ئێزیدیا بۆ پشتیوی ئێزیدیت بێژن مە کەسێکی خۆ نەماوەکیوی دیفاعل مە بکەت و مافی مە بدەتەمە و یعنی ڕاستی مام جەلال گەلێک بوو بۆ ئێزیدیا ئەو بوو یەکەمین وەزیر داینە ئێزیدیا ئەو بوو یەکەمین جار مرکز لالژ ڤەکیری و هەر تشتێکی هەبت مدیر عام و هەموو تشت ئەوی بۆ ئێزیدیا کردبوون پشتیوی کەس نەما بۆ ئێزیدیا بکەن وەک وەفایەک بۆ پارێزەرێ ئێزدیان وەک وەفایەک بۆ یەکەم کەس کە وەزیر شێزدیادانان وەک وەفایەک بۆ یەکەم کەس کە دادوەر شێزدیادانان وەک وەفایەک بۆ یەکەم کەس کە هۆڵ و قاعدمەیەت ئاینی ئەنوژەن کرین و چێکرین وەک وەفایەک بۆوی خزمەتا بۆ مەمەلەتی ئێزدیاکرین ما فەرزانی کە ئیرۆ ئەم ساڵ وەگەڕیا وەغڕکردنا مام جەلال ساخکەین و لێرە و چەند مینەت ئەم هەرج بیر ناکەین کە پارێزەرێ مافێمە بوو سەمام ئەمامێ عێراقی بوو